خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشێکی تری بەرنامەی مەودا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر شکۆی ئینسانی کورد بکەین لە ساتە وەختی ڕوبەڕووبوونەوەی ڕووداوەکاندا. دەپرسین ئایا شکۆی مرۆڤ یاخود کەرامەتی ئینسان چییە؟ وەکو پێناسە ئینسان بەچی ئەکەوێتە ناو بۆتەی تێکشکانی شکۆیەوە؟ ئایا لە کۆمەلگای کوردیدا حساب بۆ ئەوە کراوە کە کەرامەتی ئینسانی یاخود شکۆی ئینسانی یاخود هێزی ئینسانی لە ڕووی معنەویەتێک بشکێنرێت؟ هەژارێک لە شاشەی میدیایەکەوە پیشان دەدێ و هاوکاری وەردەگرێت. ئایا بۆ خۆی ئەمە شکاندنی کەسایەتیەکەیەتی؟ ئێمە پرەنسیپێکمانەیە لە ناو تاریخی ئیسلامیە یاخود لە ناو ترادیسیۆنی ئیسلامیە کە باس لەوە ئەکات، فەرمودەیەکی پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم کە باس لەوە ئەکات ئەگەر دەستی ڕاست یاخود لای ڕاست بەخشی لای چەپ پێی نەزانێت. ئەمە وەکو مەبدەئێ لە ناو تێڕوانینی ئیسلامیدا. مەبدەئێکی تری گشتیشەیە پێی وایە کە بە شێوەیەکی گشتی زۆر ئاساییە پیشاندانی هەژارێک کە هاوکاریە وەرەگرێ. ئایا بۆ خۆی ئەمە تێکشکانی کەرامەتە؟ بە تایبەتی لەم ساتە وەختی ڕوبەڕووبوونەوەی ڕووداوەکاندا کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوای قسە لەسەر ئەوە دەکرێت کە خەڵکی لە ڕێگەی بەخشینی ماڵ و سامانەکانیانەوە ئیش لەسەر ئەوە ئەکەن کەسایەتی کوردی تێک بشکێن یاخود هەژارەکان ڕووشکێن بکەن. ئێمە هەوڵ دەدەین لە بەشی دووەمی بەرنامەی مەودا قسە لەسەر ئەو باس و بابەتانە بکەین بە میوانداری بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سەباح بەرزنجی توێژەر لە فکری ئیسلامی. خۆشحاڵین دکتۆر کە توانیمان لە بەشی دووەمی بەرنامەکەمانە لەسەر باس و بابەتێکی تر هەر پەیوەست بەو ڕووداوانە یاخود بەو بابەتە فکری و باس و بابەتە گرنگانەی کە وەکو شیکردنەوە لە پشتی ڕووداوەکانی ئەم دوایە کە ڕووی لە جیهان کردووە، بە تایبەتیش ڕووی لە کوردستان کردووە کە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە بتوانین قسەی لەسەر بکەین. دکتۆر ئەکرێ بەڕێزت وەکو توێژەرێ یاخود شارەزایەکی بواری فقه و فکری ئیسلامی لە معریفەی ئیسلامی و لە دیدی ئیسلامی و شکاندنی کەرامەتی ئینسان چییە؟ هەر بۆ خۆی کەرامەت چی ئاخشکۆ چییە لە ئینسانە کە ئەڵێن تێکەشکێنرێ و بەچی تێکەشکێنرێ؟ بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان، سەرەتا دەستان خۆش بۆ ئەم بەرنامەیە و باقی بەرنامەکانی تر، بۆ ئاوەڕدانەوە و قسەکردن لەسەر چەند بابەت و باسێکی هەنووکەیی، بابەت و باسێک کە پەیوەستە بە ژیانی هەمومانەوە، چوەکو تاک و چوەکو کۆمەڵگا. جێی پرسیار نییە و جێی مناقەشە نییە بەڕاستی کە مرۆڤ هەڵبژاردەترین بەڵکو ممتازترین مەخلوقی خوددایە. یعنی خودای پەروەردگار ڕێزی لە مرۆڤ ناوە بەوەی کە دروستی کردووە و بەهرەگەلی زۆری پێبەخشیوە، هەر لە بەهرەگەلی بوون و ژیان و حتا شێوە و شکڵ و ئەو توانە عەقڵی و زانستی و فکریانەی کە هەیەی. ئینسان تاقە مەخلوقێکە کە بەو شێوەیە بەرپرسیارەتێکی گەورەی خراوەتە ئەستۆ کە ئەم زەویە ئاوەدان بکاتەوە، کە ئەم زەویە پڕ بکە لە نیشانەکانی ئاوەدانی و حەزارەت و شارستانی. و مێژووی مرۆڤایەتی شاهیدە لەسەرەوەی کە مرۆڤ لەکوێوە دەستی پێکردو و ئێستا گەیشتووە بەکوێ. و لە پێناوی ئەم دەستکەوتانەدا دیارە چەندین کەس بەخت بوون، چەندین کەس گیانی خۆیانیان بەخش کردووە، خوێنی خۆیانیان ڕشتووە. یعنی هەمیشە ئەهلی خەیر دروستکەر و میعماری ئەم تەلاری مرۆڤایەتیە بوون و ئەهلی شەڕ هەمیشە وێرانکەر و دوژمن و داپڵۆسێنەری ئەمڕۆتە بوون، ینی چەتەی ڕێگاکە بوون. جا لێرەیە کە باسی مرۆڤەکرێبێ ئێمە شیکاریەک بکەین بۆ مرۆڤ. کاتێککە باسی شکۆی مرۆڤەکرێ، مرۆڤێک کە خی پەروەردگار کردوێتی بە مەسئول، بە بەرپرس، مەسئول لە خۆی، لە دەوروبەر، لە ژیان، لە بوونەوەر، لە گەردوون. ئەم مرۆڤە بەم مانە موتڵەق و ڕەهایە ڕێز لێگیراوە، بایەخ پێدراوە. بایەخ پێدانەکەی لەوەیە خی پەروەردگار پێغەمبەرانی بۆ ناردووە، عەقڵ و هۆشی پێداوە
زانست و زانیاری فێر کردەوە عەلەمە ئادەمە الئەسماء كلها. تەنانەت بە بۆنەی ئەم زانست و زانیاریەوە بوو کە خوای پەروەردگار داوای کرد لە ئەمری کرد بە مەلائیکە بە فریشتەکان کە ڕێزی لێ بنێن، سەجدەی بۆ بن، سەجدەی ڕێز، سەجدەی تەکریم، نەک سەجدەی تەعزیم. ئەمە شکۆی مرۆڤە، بەڵام ئەم مرۆڤە بۆ خۆی جاروبار لا ئەدا لەم مەبدەئە، لەم بنەمایە، کاتێک کە ناوێ معریفەت بەدەست بێنێ، ناوێ ئەهلی عیبادەت بێ، خوا بناسێ، نایەوێ ملکەچی خوا بێ، نایەوێ بەو شێوەی کە لاوای لێکراوە بژی. مرۆڤ یا دەوڵەمەنە یا هەژار یا مام ناوەند، لەو بەینایە، ینی تەقریبەن ئەگەر کۆی مرۆڤایەتی دابەشکەین لە ڕووی ئیمکاناتی ژیانەوە، یا هەژارە یا دەوڵەمەنە یا لەو بەینایە. تەواو مەراتیبی زۆر دابەشکردنە تەبەقەکەی کە هەیە باسەکرێت، ئەو واقعە واقعەکە و ئینکار ناکرێت. بەڵام مامەڵەی ئەمانە لەگەڵ یەکتری تەواو هەژاری عیب نییە، لە شکۆی مرۆڤ نایەنێتە خوار و ئینسان ئەگەر هەژار بوو، بەڵام لە توانای بەرپرسیارەتی مرۆڤێتە خوارەوە، چونکە ئەبێ هەژار لە خۆی بپرسێ من بۆ هەژارم. دەوڵەمەنی مەزیەت و فەزیلەتێک نییە زیاد لەسەر کەرامەتی مرۆڤ. بۆ ئەگەرێکێ دەوڵەمەند بوو ئەبێ بپرسێ بۆ من چۆن دەوڵەمەند بوو؟ ئایا بە ڕێگا شەرعی و ئوسولیەکان دەوڵەمەند بووم؟ بە جوهدی ذاتی خۆم، بە جوهدی باو باپیرانم، بە تەراکومی ئەو هەوڵ و کۆششانەی خەڵکانی پێشخۆم، چونکە وەسائل و ڕێگاکانی مڵکایەتی و دەوڵەمەنداری لە شەرع و لە یاساشا دیارە. ئەسبابی فەقر و حرمان و هەژاریش دیارە. و ڕۆڵی دەسەڵات لەم مەسەلەیە، چۆنێتی خاوەندارێتی، تەنزیمی خاوەندارێتی، ئەمانە هەموو کاریگەرن لەسەر وەزع کۆمەڵایەتیەکە، لەسەر وەزع سیاسیەکە، لەسەر وەزع فەرهەنگی و کەلتوریەکە. بۆیە مەسەلەکە هەر بەوە کۆتایی نایە کە بڵێن مرۆڤ شکۆدارە. مرۆڤ شکۆدارە وەکو مەبدە، وەکو حوکمە ئەساسیەکە، وەکو بڕیارە ئیلاهیەکە، بەڵام باقی کاروبارە ئینسانیەکان خوای پەروەردگار خستوێتە دەستی مرۆڤەکان خۆیان. چۆن ئینسانێک کە هەست بە فەقرەکە، هەست بە هەژاری و حرمانەکە، کۆتایی بەم وەزع ئەسەفباری خۆی بێنێ؟ تەبان ئایا لە ڕووی شەرعیەوە ڕەوایە ئینسان دەستپان کاتەوە لە خەڵک؟ ئایا لە ڕووی شەرعیەوە ڕەوایە ئینسان ڕازی بێ بە قەدەری هەژاری خۆ، قەدەری تریش هەیە؟ ویست بۆ پرسیارە بکەم بورە دکتۆر وەڵامەکەت بیر نەچێ، ینی ئەو هەژاری بەڕێزت ئاماژەت بۆ کرد، خۆ ئینسان لە دەستی خۆیانی هەموو هەژارەکانی سەر زەوی حەزەکەن دەوڵەمەند بوونایە، بەڵام وەکوی ئەوترێ بەڕیا بەڕێزت ویستت ئاماژەی بۆ بکەی، لە قەدەر و چارەنووسی ئینسانان نووسراوە ئەمە بێت دەستکەوت و داهات و مڵکداریەکەی لە ژیاندا. شتێک ئێمە ئەبێ مراجعەیەکی مەسەلەی قەدەر و قەزا و ئەمانەش بکەین. لە قەدەری ئینسان نووسراوە دەوڵەمەند بێ، لە قەدەریشی نووسراوە هەژار بێ، لە قەدەری، بەڵام جوهدی ئینسانەکەیە ڕایەکێشێ بەرەو یەکێ لەوانە. یعنی ئەگەر ئینسان بۆ نمونە من توانای ئەوەم هەیە لە دەیەکا بژیم زۆر باش، نابێ هەوڵی شار بم، ئەبێ بە پێی توانا و ئیمکاناتی خۆم لافی ژیان لێ بدەم، و ئەبێ بە دوای علم و معریفە و زانین و کەسب و کار و تەمان ئەبێ ئاگاداری ئەوەش بین کە سیستمی کۆمەڵایەتی دەستکردی مرۆڤ خۆیەتی، و ئەم سیستمە کۆمەڵایەتیە هەڵقوڵاوی وشیاری دەستەجەمعی و هوشیاری خەڵکەکەیە، تاکەکانیشە. ئەگەر تاکەکان هوشیاریان باش بێ، تێگەیشتنیان باش بێ، و ئەو سیستەمەش مساعیدی مەوزوعەکە بێ، ئەو ڕەنگە وەزعەکە بەرەو ئەوە بچێت کە حەدی ئەقەلی هەژاری لە وڵاتە هەبێ. یعنی دکتۆر بورێگە زۆر نەکەمەوە مناقەشە وردەکاری، لە وردەکاری قەزا و قەدەرە ئەوەی تایە جوهدی ئینسانەکە خۆیەتی بەرەو قەدەرێکی
یعنی ئەو قەدەری کە هەیە بە چەند بەشەوە دابەشکراوە بەرەوە ئەوە ئێمە ڕای خراپ تێگەیشتون لە قەزا و قەدەر تا ئێستا وا تێگەیانراوین کە شتێک لە چارەت نووسراوە ئیلا ئەبێ ڕوو بدە لە حاڵەکە هەموو شتێکی باش لە چارەمان نووسراوە ئەگەر هەوڵی بۆ بین و هەموو شتێکی خراپش لە چارەمان نووسراوە ئەگەر هەوڵ نەدەین یعنی بۆ نمونە ئەگەر ئێمە مەسلەی قەزا و قەدەر بەو فەهم و تێگەیشتنە باوە لێک بینەوە کەواتە نە مەسئولیەت معنای هەیە نە حکمی شەرعی معنای هەیە نە تەکلیف معنای هەیە بەڵکو ئەگەر ئینسانەکان توانای وێناکردنی و نەخشەکێشانی ژیانی خۆیان نەبن بەڵام بە پێی ئەو یاسا و ڕێسایانەی کە حاکمە بەسەر بوونە ئەچێتە ناو مخەیەر و مسەیەرەوەش ئەی طبعاً مەسلەی جەبر و ئیختیار و مەسلەی ئازادیەکانەمان هەموو پێکەوە گرێدراون جا من لەو ڕوانگەوە سێری مەوزوعەکە یەکەم هەژاری نەتیجەیە بۆ مەجموعەیەک شکست و کورتێنانی ئینسان یعنی کورتێنانی ئینسان لە بوارە معریفیەکان خۆ هەموو کەسێ بە ئیرز دەوڵەمەند نەبووە بە جوود و تێکۆشانی خۆی دەوڵەمەند بووە ئەوەی کە لە پڕێگە بێ بە کوڕێ ئەوە زەرفێکی ئیسیسنایی هێناوێتە ئاراوە و نەشەرع نە یاسا قوبوڵی ناکە ینی فێڵێک و گزیەکی کردووە لە یاسا لە یاسا کار پێکراوەکان یاخود گەندەڵیەکی ئەنجام داوە یا فێڵێکی کردووە ئەوە مەوزوعێکی جیاوازە ئەوە مەسئولێتێکی خەتەرە لە سەرشانیشی چونکە ئێمە لە ئیسلامە وا پەروەردەکرین کە تەکید لەسەر لوقمەی حەڵاڵ بکەین لەسەر پاروی حەڵاڵ پاروی ڕەوا چی بۆ من ڕەوایە و چی بۆ من ڕەوانیە جا ئەو مەوزوعی کە ئێستا لە کوردستانی خۆمانە هەیە مەسەلەن ببوورە بەرەوەی بگەیتەوە یعنی ئەو هەژاریە ینی هەژار ئایا شکۆی ئەشکی ڕاستەوە بەڕێز هێمات بۆ کرد کە هەژاری هیچ نەنگی و کەم و کورتی نییە بەڵام ئایا ئەمە ڕێگە هەیە بۆ شکاندنی ئەمە بۆ لە جیاوازی دروستکردنی تەبەقاتە لە مەسەلەی شکاندن پەیوەندی بە چەند فاکتەرێکەوە یەکیان مەسەلەی شکاندن هەر بۆ خۆی چییە چۆن مرۆڤشکی شکاندنەوەیە کە ئیعتیباری اجتیماعی و کەسەیەتە خوارەوە خەڵک لە باتیەوەی ڕێزی لێ بگرن بە چاوێک و سەیرەکەن کە خاڵی بێ لە ڕێز ئیحتیمامی پێنادن گرنگی پێنادن لە مەجالیس و لە هەڵس و کەوتەکانە لە کایە کۆمەڵایەتیەکانە بە هەند وەرناگیرێ یاخود منبوز و نەفرەت لێکرا و حسابی بۆکرێ یعنی وەکو چۆن تۆی بینی لە سەرجادەکانە کەسانەکان گەداییەکەن خەڵک چۆن سەیرانەکە طبعاً ئەگەر یەکێک فعلەن لە ڕووی جەستەییەوە لە ڕووی وەزعیەکی هینەوە ینی تووشی کەمەندامی بوو بێ یاوەکو تووشی هین بوو بێ ئەمە ڕەنگە پاساوێکی هەبێ بەڵام پاساوەکە بەقوت نییە ئەگەر سیستمێکی سیاسی و ئابووری بەهێز لە وڵاتە هەبێ کە نەیەڵێ شتانە بێ بە دیاردە لە ئیسلامیشە هەژاری مەزمومە یعنی لە ڕاستیە هەژاری وەکو حاڵەتێکی تێپەڕ ڕێگەی پێدراوە یعنی ڕێگە دراوە بەوەی ئینسان لە فترەیەکە هەلی کاری نییە هەلی دەرخستنی تواناکانی نییە دەستی کورتە و ئیمکاناتی نییە وایانە بەڵام کە هێتە سەر مەوزوعی سیستمی کۆمەڵایەتی سیستمی سیاسی و ئابووری ئەبێ ئەو سیستمی سیاسی و کۆمەڵایەتیە وابێ محاربەی فەقر بکا بە استراتیجە لە استراتیجەکانی و ئەو موەسساتانەی کە ئیسلام دایناوەکو موەسسەی زەکات بۆ نەهێشتن و ڕیشەکەنکردنی هەژاری و نەداری و نەبوونیە ینی بۆ ئەوەیە کە ئەمڕۆ کەسێک هەژارە بەو زەکاتی کە پێدرێت سەرمایەکی بخرێتە دەست و هەلێکی کاری پێ بدرێ دوای چەند ساڵێک ئەو بتوانێت زەکات با بە هەژار بۆ ئەوە نییە کە ئەو بەردەوام هەژار بێ و بە تەمابێ خەڵک یارمەتی بە ئەوزانوە ڕوبەرێکی قورئانیش باسی فقەرا و مەساکینەکە کە ئەمانەش بۆ خۆیان ئەم دوو چەمکە فەقیر شتێکە وەکو پێناسە و میسکێنیان مەساکین جیاوازەکەیەوە کە هیچی نییە کە هیچینەوەی هەیەی بەڵام پێناژی بەشی ناکە بێگومان بەڵام بۆ خۆی ئەمە دکتۆر کە ئەم وەکو بەڕێزت باسکیایی موئەسسەی زەکات دانراوە یاخود سەدەقا بۆ نمونە هاوکاری
ئەمە بۆ خۆی هاوسەنگکردنەوەی ئەو فەقیرە نییە کە فەقیرەکە یا میسکێنەکە بۆ خۆی ئەویش ئاستێک بێتە سەرەوە بۆ ئەوەی بەبوونی پارەی دەوڵەمەنەکە لەو سەروەت و سامان و ماڵەی هەیەی زەکاتی لێ دەربکات و ئەویش بۆ خۆی چۆنەڵی چەند پلێک بێتە سەرەوە بۆ ئەوەیە یەکەم نەجاتی بێ ئەگەر فەقیرە هیچی نییە ببێ بە خاوەنی دەسمایی خۆی ئەگەر میسکینە یعنی شتی هەیە بەشی ناکە وای لێ ببگە بە حەدی کەفاف بەڵام ئەرکی سەرشانی سوڵتە و دەسەڵاتە کە ئەو وڵاتە وا بەرەو ئاراستەیەک ببە کە هەموو کەسێکی خاوەن تواناکانی خۆی بناسێ و بەبی تواناکانی خۆی ڕۆڵ بگێڕێ و ببێ بە خاوەنی سەرمایە و ئیمکاناتی خۆی ویستم یعنی ئەوە بگەڕێن بۆ بەشێک لە ئێمە کە نمونونەکان باسەکەن ڕاستەوخۆ نمونەی تاریخی ئیسلامی باسەکرێت هەمیشە گەڕێنەوە بە تایبەتی بۆ سەردەمی خولەفای ڕاشید و تایبەتتر سەردەمی عومەری کوڕی خەتاب و دوایەوەیەتەوە بۆ ئومەویەکان کە بۆ عومەری کوڕی عەبدولعەزیز ڕزای خۆیان لێوێ ئەمانەی عین نمونە بوون لەوەی کە توانیویانە بەناو کۆمەڵگا و خەڵکا بگەڕێن بۆ قەڵاچۆکردنی کێشەی هەژاری و فەقیری یعنی ئەم کێشەیە هێندە قورس و قوڵە یعنی ئابم شێوەیە خەلیفەکان تەنانە کاتێکە سەیری کردووە جلو بەرگەکەی خۆی یا قوتی ماڵ و مناڵەکەشی هەوڵیاوە لێ بکە کە لەگەڵی هەژارەکە زۆر جیاوازی نەبێت یعنی ئەم هەژاریە هێندە سەختەکە خودداش لە قورئانە باسی ئەکات و پێغەمبەری ئیسلام درودی خۆیان پەنای پێگرتووە لە فەقیری و هەموو گرفتە سیاسیەکان ئابوووریەکان کۆمەڵایەتەکان ئەتوانی بڵێ سەرچاوەکەی بریتێ لە هەژارکردنی خەڵک هەژاری خەڵک نەداری خەڵک تامان هەژاری مادی هەژاری علمی هەژاری معریفی هەژاری فکری هەژاری ڕوحی لە مقابلی ئەمانەوەی مەجموعەیە پەروەردەمان هەیە مەبەستەوەی قەتعکردن بڕین لێیان بەڵێ سەرچاو بۆ نمونە لە سەردەمێکا تەنها کەسانی خاوەن ئیمکانات توانیویانە بخوێنن لە سەردەمێکا تەنانی ئینسانی خاوەن ئیمکانات و ئەشراف توانیویانە ببن بە خاوەن پلەپایە لە سەردەمێکە تەنها ئەوانەی کە دەست ڕۆیشتون توانیویانە خاوەنی مڵک بن زەوی وزار بەدەستیانەوە بێت بە ناویانەوە بێ نزیکی لە دەسەڵات ئەو قودرەتی پیاون ئەو ئیمکاناتی پیاون اینجا طبعا بەو سیستەمەی کە هاتووە لە دوای ئەمەویەکانەوە دوای هەندێک ئیسلاحاتی کرد عومەری کوڕی عەبدولعەزیز بەڵام ئەو تەمەنی خلافەتەکەی نەگەشتە 3 ساڵیش دوای ئەو ئیسلاحاتە ئێمە ئیسلاحاتمان نەبینی ئیتر ئیسلاحات لە ئاستی فکریا مەگەر لە ئاسی فەقیهەکان کە ئەبوون وەکو ڕاوێژکاریە کتێبەکانیانە نووسی بۆ خەلیفەکان بۆ نمونە ئەوەی ئیمامی ئەبوو حەنیفە ئەبینی نووسیوەتی ئەوەی ئەبوو یوسف کتاب الخەراجی نووسیوە یعنی لە ئاستە عیلمیەکان ئیسلاحاتەکان ئیسلاحاتی جوزئی بوون ئیسلاحاتێک بوون کە وەکو ئێستش سەیرەکرێ یعنی ئێستا باشترین نمونەیە لە وڵاتی ئێمەیە دیارە مڵکەکانی کێن زەوی وزارەکانی کێن دەسەڵاتەکانی کێن و ئەمە چۆن مۆنۆپۆل یا بڵێن احتیکار کراوە چۆن دەستی بەسەرا گیراوە چۆن تەوزیفەکرێ بۆ دەستەمۆکردنی خەڵک یعنی من لەو ڕوانگەوە ڕەخنم هەیە لەو وەزعی کە ئێستا ئەبینرێ یعنی هەژار دەستەمۆ ئەکرێ هەژار نابێت دەستەمۆ باشە بۆ خۆی دکتۆر یعنی بەر لەوە بگەینەوە یعنی بۆ خۆی فەقیرکردن یا هەژارکردن یا ئەوەی کە بەڕێزت باس کرد لێبڕین و سەرچاوە وشکردن و ڕێگەکردن لە هەموو ڕۆکان و فکرە فقه فکرە سیاسەتە فەرهەنگە نانە ئەمانە بۆ خۆی لەلایەن دەسەڵاتەوە یعنی چیەگەێنێ ئایا ئەمە بۆ خۆی تاوانە یعنی ئەگەر تۆ بێ لە بعدێکی معریفیشەوە قسەی لەسەرکە ئەمە چییە بۆ سروشتی دەسەڵات وایە دەسەڵات بریتە لەو هاوکێشەی لە نێوان دوو لایەنە لایەنێکیان ئامادەی ملکەچیە لایەنێکیان هەوڵی کۆنتترۆڵە یعنی دەسەڵاتدار هەمیشە هەموو شتێک کۆنتترۆلکە خۆی ئەمر و نەهی بکە خۆی خاوەنی فەرمان و دەستور بێ و خەڵکەکە لە ژێر سوڵتە و فەرمانی ئەوا بن جا ڕەنگە جاری وایە هەژاری بەکاربێنێ جاری وایە دەوڵەمەنی بەکارێنێ یعنی مەسەلەن دەوڵەمەن لەبەرەوەی سەرۆت و سامانەکەی بپارێزێ
ڕێ سازش لەگەڵ دەسەڵاتەکە. هەژار بۆ ئەوەی وەزعی تۆزێ باشتر بێ نزیکە بێ لە دەسەڵات بەکارێن وە قەت ئەو دەسەڵاتە ئەوەندەی نادات زیاتری شەرعیەتیشی پێ بەڵێ ئەوەندەی ناداتێت کە ئەم کەسە مستەغنی بێ ینی بێنیاز بێ لێ و هەمیشە وای لەکە کلیلەکانی ژیان بەدەست ئەوە بێ. ئەمە حاڵەتێکە دژی شکۆی مرۆڤ. ئێمە لە شکۆی مرۆڤ دەستمان پێ. بەڵێ من دوای ناوبڕێ وەرەگرم دوای ناوبڕەکە بەردەوامین بە شکۆی مرۆڤ. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە. دووبارە سڵاو دکتۆر بەر لە ناوبڕەکە یعنی باسی ئەو هاوکێشەیەمان کرد کە پێوترێ شکۆی مرۆڤ تۆ باسی دەسەڵاتت کرد. ئیبن خەلدون خۆی قسەیەکی هەیە قسە لەسەر دەسەڵاتەکە ئەڵێ ئەگەر دەسەڵات نەبێ یاسایەکی نەبێ خەڵک و کۆمەلگا جڵەوکە بۆ خۆی کۆمەلگا هارە بێ تێرەکان برسیەکان قوتەیەن بەهێز بێهێز و خەڵک ئەبێ بە دڕەندە ئایا بۆ خۆی ئەوەش شەرعیەتدانێک نییە بەوەی کە ئەم دەسەڵاتە ئەمە ئەکا یاخود چۆن لە نوێ ناکرد یا جیاوازیەک ئەەکەین لە نێوان ئەوەی ئیبن خەلدونە و تێڕوانینەی بۆ دەسەڵاتەتی و ئەوەشی کە تۆ باسکراڵی دەسەڵات هەمیشە هەوڵی مۆنۆپۆلکردن و قۆرەخکاری هەیە و دەستەمۆکردنی کۆمەڵگایە. خۆی دەسەڵات ئەگەر دەسەڵاتێکی شەرعی و قانونی بێ ئەوەیە کە ئیبن خەلدونە فەرمێ. ئیبن خەلدون کە ئەڵێ دەسەڵات ضرورە بەو معنایی کە دەسەڵاتێکی شەرعی یاسایی دادگەر هەر کەس لە پێوەری هەیە. بەڵێ هەندێ مواسەفات هەیە کە لە دەسەڵاتە ئەگەر هەبوو ئەو دەسەڵاتە دەسەڵاتێکی ڕەشیدە دەسەڵاتێکە کە هەم خۆی پێگەیشت و هەم خەڵک پێگەێنێ. بەڵام بە پێچەوانەوە ئەگەر دەسەڵات لەو پێوەرانە لایدا لەو ستاندارد و لەو ڕێگا ڕاستە لایدا بۆ خۆی بێ بە کێشە یانێ بێ نەبوونی باشترە لە بوون. ئێمە لایەنەی تیۆری قسەیەکەین بەڵام ئەوەی کە لە وڵاتی خۆمانە هەیە ئێمە بێ واقعیانە سێری بکەین ینی نین لە ڕویانگەی پێوەرەکانەوە قسەی لەسەر بکەین ئەو پێوەرانی کە دانراوە بۆ هەلومەرجێکی نۆرماڵ و سروشتی. حەقا دەسەڵاتدەرانی خۆیشمان واقعی بیر لە خۆیان بکەنەوە یعنی یەکەم خۆیان بەوە نەزانن زۆر شتێکی عەجایبن یاخود دەسەڵاتێکن کە نۆرماڵن یا سروشتین نەخێر. جارێ هەلومەرجی عێراق هەلومەرجێکی زۆر خراپە لە ڕووی سیاسیەوە ئێمە دەسەڵاتێکی زۆر گەندەڵمان هەیە لە بەغدا کە هیچ مواسەفاتێکی شەرعی و قانونی بەسەران ناچەسبێت. نمایشێک دروستی کردووە یعنی وەزع و داگیرکاریەک و زوڵمێکی زۆر وا لە پشتی دروستبوونی ئەم دەسەڵاتەوە کە لە بەغا هەیە چ ئەو سەردەمە دیکتاتۆری ڕژێمی سەدام کە هەموو شتێ لە خزمەتی تاکە کەسێکا بوو تەنانەت ئیستیقراریش کە هەبوو بۆی بیکەن بە خێروبێریە کە سەرکردە سەرۆکی فەرماندە و سەرۆکی سەرکردە بەخشیوێتی لە سای ئەوە لە نەتیجەی ئەوە ئێمە فەوزایەکمان دروست کردووە یاد فەوزای نەک ئێمە وەزعی عالەمی وەزعی ئیقلیمی فەوزایەکی لە بەغا دروست کردووە مەجموعەیە کەسانی لە خودا بێ خەبەر و لە خەڵک بێ خەبەر لە خودا دوور و لە خەڵک دوور لە سەرشانی دەبابەی ئەمریکی هاتنە وڵاتەوە و ئەو وەزعیان خۆڵقان. کوردستان تابعی ئەو وەزعە ناهەموارەیە کە لە بەغا هەیە یعنی پەیڕەوی ئەوە. ئەگەر ئێمە دەوڵەتێکی سەر بە خۆمان هەبوایە قسەیەکی ترمان هەبوو بەڵام لەبەرەوەی ئێمە مەحکومین بەو معادلاتە هەم ناوچەیە هەم ئیقلیمیە هەم جیهانیە. هەرێمی کوردستان دەسەڵاتی نییە حکوومەتێکی کاربەجێی لا حول لها ولا قوة. دەسەڵاتی بەسەر منی هاوڵاتی کوردستانە هەیە بەسەر خەڵکەکە هەیە بەڵام ئەوە هیچ ئازایەتی نییە چونکە مدیر شوڕتەیەکیش دەسەڵاتی بەسەر خەڵکی شارێکی خۆیان هەیە. ئەمەی لە هەرێمی کوردستانە هەیە بەشێکە لە کولێکی خراپ. ئەم بەشە هەرچەند باش بێ هەر خراپە هەر خراپ دەرەچێت بۆ چونکە ئیرادەی خۆی نییە پارەی بەدەست خۆی نییە ئابوووریەکەی بەدەست خۆی نییە
سکە و ئیمکانات و ئیتسالات تەنانەت ئێمە فڕۆکەخانەکانمان وەزیری گواستنەوەی بەغا توانێت بە بڕیارێک بە تەلەفۆنێک فڕۆکەخانەکانمان داخە. جا ئێمە بێ لە ئاستی خۆمان بیر بکەین. بەڵام دکتۆر یعنی ئایا ئەمانە ئەم پاساوات یاخود ئەم کێشانەی بە ڕێزت باس کرد کە ئێمە لە ئاستی دەوڵەت نین واقعەیەکی ئیقلیمی و نێودەوڵەتیەیە سیستەمێکی زۆرداری یاخود فۆرمێک لە خۆ بەڕێوەبەری زۆرداری لە عێراقا هەیە هێناوێتێ پێشەوە ئەمانە ئەبنە پاساوی ئەوەی کە تۆ لە ناو خۆدا یعنی چینێک وەکو ئەڵێ لە ئاسمان و چینێک لە زەویە فەقیر و هەژای جیاوازەکە هێندە گەورە ببێت کە تۆ بڵێ لەبەر ئەمانەیە تەبان ئەمەی کە من ئێڵێم هەڵبەت مەبەست بە ڕێزی نییە مەبەست ئەو پاساوە گشتیە کە زۆر جای جۆمان لەم دەستەواژەیە بێ خەڵک بەکاری هێنێ ئازە ناسکی بارودۆخ ئێمە من خوتابم بۆ هەم بینەرانە هەم بۆ دەسەڵاتدار خۆی دەسەڵاتدار خۆی ئەبێت تێ بگا مردم نەواز بێ خەڵک ئاگای لە خەڵک بێ ئاگای لەو ئەمانەت و مەسئولیەتە بێ کە لەسەر شانێتی خۆ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم كلكم راع وكلكم مسؤول عن رعيته مختاری دێیەک مەسئولە لەو دێ ئەوەی کە واقعی کوردستانە هەر ئیمتیدادی واقعە تاریخیەکەیە کە لە سەردەمی ئەمەویەکانەوە هاتووە کەسێکە بووە ئێستا ئێمە لە باتیەوەی ئیمپراتۆرمان هەبێ چەند زلهێزێکی جیهانیمان هەیە کە کۆنتڕۆڵی وەزعی ئابووری و سیاسی ناوچەکەیەکەن ئەمانەیەن مەسەلەن دەموچاوەکانە گۆڕن سیستەمەکان دەستکاریەکەن و بە تەرتیب یەنە خوارەوە یعنی کاتی خۆی خەلیفەی عوسمانی هاتووە عێراقی کردووە بە 3 ویلایەتەوە لە هەر ویلایەتێ والیەکی داناوە دوایی هەر ویلایەتێکیش کراوە بە چەند سنجاقێکەوە هەر سنجاقێکیش کراوە بە چەند پارچەیەکەوە دوای ناحیەکەش ئێمە دێهاتمانەیە هەر دێهاتی مەسەلەن دراوە بە کوێخایەک یا دراوە بە ئاغایەک نەتیجەتەن ئەمە ئەوەی سەرەوە کۆنتڕۆڵی ئەوەی خوار خۆی کردووە و باجی لەوەی خوار خۆی سندووە داوێتی بەوەی سەروی خۆی بەشێکی هەڵگرتووە بۆ خۆی بەشێکی داوە بۆی سەرو بەڵام هەموو قورسایەکە لەسەر کێ بووە لەسەر خەڵکە ڕەشوڕوتە هەژارە ئەوەی بنی هەڕەمەکە ئەوەی بنی هەڕەمەکە ئەمەی ئێستش هەر درێژەی ئەوەیە بەڵام بە فۆرمێکی جیاواز مەسەلەن جاران ئاغایەتی هەبوو بەگ و خان و دەسەڵاتدار هەبوو ئێستا حیزب هەیە حیزب هەیە مؤسساتی حیزبی هەیە جاران جلەکانیان جیاواز بوو لەگەڵ جلەکانی ئێمە ئێستا قسەکان جیاواز بوو تعبیرەکان جیاوازیانە محتەواکە و جەوهەرەکە یەک جەوهەرەکە یەک جەوهەر یعنی بۆیە بەعزێ لە مفەکرین ئەڵێن گۆڕان ڕووی نەداوە لە جیهانە بەڵکو ئینقیلاب ڕووی داوە یعنی شتەکان لەنگە و قوچە بن یا شتەکان ڕواڵەتەکانیانە گۆڕێ مادەکە هەمان مادەیە بەڵام سوورەتەکە گۆڕاوە فۆرمەکە گۆڕاوە ئەمەی کە لە کوردستانی خۆمانە هەیە یا لە عێراقا هەیە لە ناوچەکەیە هەیە مەجموعەیەک خەڵکن کە باری قورسن بەسەر خەڵکەوە هەژاری خۆیەکێکە لە نەتیجەی ئەوە هەژاری ئەوەیە کە ئەبێ هەمیشە خەڵکێکە بێ ڕعیەت لە ژێرەوە هەموو معاناتی ئەو هەرچیە ڕنج و مەینەتی و عەزاب و حتا بەرهەمهێنان لەسەر شانی ئەوانە بەڵام خێر و بێریەکەی بۆ ئەوان نییە بۆ نەهێشتنی ئەم معاناتە بۆ نەهێشتنی ئەم سیستەمە چینایەتی تەبەقاتیە ئیسلام هاتووە چارەسەری پێ چارەسەرەکان چێ یەکەم معریفە یعنی شکۆی ئینسان لە معریفە و زانستایە لە وەعی و شیاریایە یعنی خەڵکەکە بێ خۆی بیرکاتەوە من لە پێناوی چی ئەمە بکەم ئەمە قەدەری تۆ نییە قەدەری تۆ ئەوەیە کە خاوەنی ئیرادەی خۆت بی خاوەنی ئیدارەی خۆت بی و بوونێکی معنادارت هەبێ تۆ نابێ وەکو ڕەقەم حسابە و بکرێ وەکو ژمارە وەکو تاک یعنی وەکو 1 زائید 1 زائید نە لە ڕوانگەی ئیسلام و فکری ئیسلامیەوە ڕێز و شکوی مرۆڤ کاتێکە کە
مواصفاتەکان مواصفاتی مەوزوعین، کەسی زانا، کەسی سوودبەخش، کەسی خاوەنکار، کەسی بەرهەمهێن، کەسی واعی، ئەمانە شکۆدارن. ئەو کەسەی تر کە قەدری خۆی نازانێ تا ئەوەرە پێشی بڵێ شکۆدار. شکۆداری چ چارەسەرێکی پێیە بۆ کێشەکانی ئەو، بۆ گرفتی ئەو. بۆیە بەڕاستی ئێمە پێویستمان بە مراجعە، بە نەقد، بە شیکاری، بە وریاکردنەوە بەوەیە کە ئەی ئینسان تۆ زۆر لەوە زیاترت شایستێ. ئەوەی کە ئێستا بە تایبەتی بۆ نمونە لە ناوتۆڕە کۆمەڵایەتیەکان لە میدیاکان بەشێکی زۆر یعنی خەریکە وای لێ ئەمەی کە تۆ باست کرد ئەڵێ ئیسلام چارەسەری پێیە بۆ ئەمە، بەڵام کە باسی ئەماکەی خەریکە وای لێ ئیسلامەکەش لە نێوانی دوو تێگەیشتنا بکرێتە مزایەدە، یعنی چۆن تەرجەمەیەم ئیسلامەکەی بۆ ئەمرێکی واقع لە ڕووی ئینسانیەوە خزمەت بەوە بکا کە جیاوازیە چینایەتەکان کاڵبێتەوە. ئەوەی لە کوردستانی خۆمانە هەیە لە غیابی دەسەڵاتێکی یاسایی و دەستوری و کارادایە. دوجارەی بەسیتەوە مەش بە دەسەڵات. بەڵێ دەسەڵات ئەگەر دەسەڵات بێ ئەبێ سێکتەرەکان جیاکاتەوە، کاری حیزبی سیاسی، کاری ڕێکخراوی خێرخوازی، کاری موسسات، کاری ئیعلامی، ئەبێ ئەمانە هەموو تەنزیم کرێ. یعنی ئیشی وەزیر دیارە بە پێی یاساکان، بە پێی قوانین و تعلیمات، ئیشی مدیرعام دیارە، ئیشی پەرلەمانتیار دیارە. پەرلەمان ئەبێ ڕۆڵی هەبێ لە چاودێری و لە یاسادانان و لە مەسلەی بوجە. ئەوە ئێمە لە 2013 لە کوردستانە شتێکمان نییە بە ناوی یاسای بوجە، شتێکمان نییە ئەمە بەشێکە لە گرفتەکە. تاوان یعنی چی یاسای بوجە؟ ئەو پەرلەمانە وەکیلی ئەو میلەتەیە، ئەو وەکیلەیەت حکوومەتێک دائەنێ کە هەڵسێ بە بەڕێوەبردننی کاروباری ئابووری و بازرگانی و پەروەردەیی و ئەوەی کە کاروباری ڕۆژانەی ئەو خەڵکەیە. ئەو وەکالەتی هەیە لە باتی ئەم خەڵکە کە ئەو حکوومەتە بخاتە سەرکار، کەواتە ئەو حکوومەتەش وەکو ئەمانەتدارێک وایە، بۆی نییە لە خۆیەوە ئیش بکە، بۆی نییە بەبێ تەفیوزی پەرلەمانی و بەپێ قانونی بوجە تەسەڕوفکە لە ئەموالێکە کەیەتە خەزێنەوە. ئەمە کەواتە پەرلەمان دەوری نییە. ئەگەر سیستەم بێ، پەرلەمانێ دەوری نەبێ، تعتیل بێ، یعنی وەکو جەستەی ئینسان ئەندامێ لە جەستەی مرۆڤ کە ئیشی نەکرد نامێنێ، لا ئەبرێ وانە. بەڵام ئایا ئینسان ئەتوانێت بەبێ سەر بژی، بەبێت دڵەتوانێ بژی؟ ئەمجا سەر چییە؟ سەر مرکزی فەرماندەهی و دەستورە بۆ هەموو جەستەی مرۆڤ. قیادەی سیاسیش هەم دەوری سەرە بینێ، پەرلەمان دەوری دڵە بینێ، وایانە وەزارەتەکان دەوری چوارپەلی ئینسانە بینن، دەوری باقی کۆ ئەندامەکانە بینن. ئەمانە هەموو پێکەوە ئەتوانن وەزعێکی دروست، وەزعێکی قانونی، وەزعێکی شەرعی دروستکەن بۆ ئەوەی هەموو کەسێ مەسەلەن هەست بە بەردەوامی بکە، هەست بە ئیستیقرار و جێگیر بوون. بەڵام ئەمە ناچێتەوە ناو ئەو چوارچیەوە یاخود ئەو فۆرمەی کە تۆ پێشتر ئاماژەت بۆ کرد کە باست کردوتت بۆ نمونە ئەو دەسەڵاتەی کە هەیە یاخود ئەوەی کە هەیە لە جەوهەراوە خۆی ماوەتەوە بەس ئینقیلابێکی شکڵی ڕوویداوە. یعنی ئێستش کە حیزب تەحەکومکە، یعنی چ مانایەکە مێنێتەوە بۆ ئەوەی کە عەقڵی حیزب تەحەکومەکە جاریوە یەک حیزبیشە، یەک حیزبەکە ئەو پەڕی بیکا بە شەریک کەسێکی کێنەیە هەنێ وردە شەریک بۆ خۆی بۆ شەرعیەدان بۆ خۆی پەیاکە. ئیتر یعنی هیچ مانایە نامێنێتەوە بۆ یاسای بودجە و بۆ پەرلەمان و بۆ ئەو سەرەی تۆ هێمایی بۆکەی وەکو فەرماندەیی و قیادەی هەمووی بکە. دوجان بە بڕوای تۆ هینی یعنی کاتی ئەوە نییەوە حەق نییە هەمیشە قسە لەسەر دەستکاریکردنی ئەو عەقڵیەتە بکەین کە لە ناو حکوومەتەکە ئیشەکە و ئەم کێشانە لە هەموو دنیا حیزب هەیە، لە کۆنیشو هەبووە کە گروپێک مەسالیحیان پێکەوەیە و یەک جۆر بیرکردنەوەیان هەیە، ئەمانە جڵەوی سیاسەتی ئەو کۆمەڵگایە یا ئەو وڵاتەگرن بەدەستەوەمە وەکو حەقیقەت وایە.
بەڵام ئەم حیزبە ئەبێ خۆی تازەکاتەوە، ئەم حیزبە بە بیر لەو بەردەوامبوونی خۆی کاتەوە کومەبادێ. یعنی پێت وایە بۆ خۆی تازە نەبوونەوەی حیزبەکان لە ڕووی فۆرم و لە ڕووی ناوەڕۆکشەوە بۆ خۆی ئەو عقلێتە کۆنە تەسیری لەسەر جملەی حکوومەت و دەسەڵاتدارێتی هەیە. ئەمجا چونکە شتێکە پێوتێ ئەنانیەت لە تاکە، ئەنانێت لە حیزبە، ئەنانێت لە گەلە. ئەم ئەنانێت و خۆویستیە ئەگەر تەفسیری نەکەین بە خۆپەرستی، ئەگەر مبالغەی تیا بکرێ کۆمەلگا بەرەو فەسادە بە، یعنی لە تا لە مەسەلەکە خۆویستی بێ شتەکە مەقبول و ڕەوا و سروشتیە. بەڵام کە بوو بە خۆپەرستی، بە دوورخستنەوە و پەراوێز خستن، بەوەی کە حتا پەیڕەوەکانیش ئەوانش کە لایەنگری ئەو حیزبن ئەگەر ئامادە نەبن ڕۆژێ لە ڕۆژان محاسبەی حیزبەکەی خۆیان بکەن لەسەر هەڵا، لەسەر کەم و کورتەکان، لەسەر ئینحیرافات، ئەو وەزع دروستە بێ کە لە عێراق ڕوویدا. حیزبی بەعز خۆ لە سەرەتاوە حیزبێکی وا نەبوو کە دوایی بەسەریا هات، یعنی لە سەرەتاوە لە 1940 کە دروست بوو مجموعەیە مەبادیئی هەبوو کە خەڵکێکی زۆری ڕاکێشا، مەبادی ئینسانیشی تیا، بەڵام کە بوو بە حیزبی تاکە کەس و حیزبی بنەماڵە و حیزبێکە تاکڕە و لە ناو بنەماڵەشە تەماشا کرد بوو بە باڵێک، یعنی مەسەلەن ئامۆزاکانیان نەکوشت. یعنی کە سەیریکەی تاریخی حیزبی بەعز سیر کە لە کوێ دەستی پێکرد بەرەو کوێ گەیشت. مەناوەیە لە حیزبە بێ هەمیشە حاڵەتی نوێبوونەوە، حاڵەتی مراجعە و نەقد و ئازادی و ئازایەتی، یعنی خۆی ئینسانەکان بە چی شکۆدارە بن کە ڕێز لە ئازادی خۆیان بگرن، ڕێز لە مەکانەت و پێگەی خۆیان بگرن، جەوهەری خۆیان نەدۆڕێنن. چونکە مەوقیعەکان کاتین، پێگەکان مەسەن جەنابەت ئەمڕۆ بەرپرسیارەتێکە دێەوە پێگەیەکە، سبێنێ بەرپرسیارەتێکی پێگەیەکی ترە، پێگەکانە گۆڕێن بەڵام هەڵوێستەکان نابێ بگۆڕێن. کێشەکە لەوایە پێگەکان لای حیزبی کوردی بۆ بە پێگەیەکی میراتگیری، یعنی کە چووە شوێنێک و سەر کورسیەکە یا پلە و پۆستێکی ئەوەی تر خۆیە بێ بە پسپۆڕ و شارەزای ئەو بوارە و بۆ خۆی بە ئاسانی بۆی دوای خۆی بەجێ نایێڵ. جا لە ئەنجامە ئەمە هەمووی لەتمە ئەدا لە شکۆی مرۆڤ. شکۆی مرۆڤ ئەو کاتە مرۆڤەکان دەستەبەندیە کرێن بە پێی نزیکی و دووریان لە مەرکەز و لە کانونی دەسەڵاتەکە. لەکوێ دەسەڵاتەکە ڕێگە ئەدا مەجالە درێ بە مرۆڤ کە کەرامەتی هەبێ یا شکۆی هەبێ، بەڵام ئەو شکۆیە تەوزیفەکرێ بۆ خزمەتی دەسەڵات. ئەی لەو شوێنەیە کە مرۆڤ شکۆی نامێنێکایە کاتێک کە مرۆڤ ئەبێ بە ئامراز، ئەبێ بە ئامێر، ئەبێ بە نوێڵێک بۆ نوێڵەنکاڵی دەسەڵات. ئەو کاتە قەڵەمەکەی، فکرەکەی، عیلمەکەی، زانستەکەی، وەزیفەکەی ئەوەیە کە تەمجیدی ئەو دەسەڵاتە بکە. ئەو کاتە واز لە شکۆی خۆی یێنێ یا بەو دەسەڵات. بەڵێ ئەی ئێمە گەر لە غیابی ئەوەی کە ئەم دەسەڵاتەم بۆ شایی دروست کردو و خەڵکی یاخود کۆمەڵگا تووشی جۆرە لە قەیران و نەهامەتی و نەداری و هەژاری و بێدەرامەتی یعنی ڕووی تێیەکات. لە بەرامبەر ئەوە ڕێکخراو دروستە بێ، ڕێکخراوی خێرخوازی ئەوانەی هاوکاریەکەن، ئەمانەت ئێمە ئەکرێت چۆن یا لە ڕوانگەیەکی معریفی وەگەر تۆ قسەی لەسەرکەی چۆن ئەکرێ قسە لەسەر لایەنی ئینسانی و مرۆڤ دۆستی خودی کۆمەڵگا خۆی یا مرۆڤەکان خۆیان بکەی لە بەرامبەر یەکتریە. ئەو شتێکی باشە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ مثل المؤمنين في تراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. نمونەیە نێتەوە کۆمەڵگا وەکو جەستەی مرۆڤێک وایە، چۆن ئەگەر ئەندامێک لە جەستەی مرۆڤ تووشی برینێک نەخۆشیە شتێک ببێ، هەموو ئەندامەکانی ئەو جەستەیە شەونخونی بۆ کێشن و تووشی لەرز و تەعابن بووی. لە کۆمەڵگای زیندوو ئەو کۆمەڵگایەیە کە خەڵکی لەو چەشنەی تایە، خەڵکی خێرخواز، خەڵکێک کە ئەوێ بە پێچەوانەی تەیارەوە بجوڵێ، بە پێچەوانەی تەیاری دەسەڵات و تەوژمی دەسەڵاتەوە. ئەو تەوژمە گورگ سیفەتەی کە ئابووری جیهانی لەسەر دروست بووە، کە ئامادەیە لە پێناوی
ئەقەلیەت و کەمینەیەکی زۆر کەمی دەسەڵاتداران و خاوەن کۆمپانیا زەبەلاحەکانە هەموو مرۆڤایەتی لە ناوبەرێ. بەڵێ ئەمە دکتۆر لە ناو گوتاری نخبە یاخود لە ڕوانگەیەکی معریفیوە کاتۆ قسە لەسەر ئەم باس و بابەتە ئەەکەی، ئایا ئەمە لایەنە سۆزداری و عەتفە دینیەکەی لێ دەرکەی؟ یعنی حاڵەتێکی ئاساییە بۆ مرۆڤایەتی و ئینسانیەت کە ئەگەر حکوومەت و یا وەک تۆڵێ ئەوەی کە ئابووری احتیکار کردو بۆ خۆی حاڵەتێکی ئاساییە قسەی لەسەر کراوە. بەڵێ کەسانێک هەن کە ئەسەن تیۆریزیان کردووە کە پاساوی بۆ ئەهێننەوە کە قەیچێکە با هەمیشە زۆری نە ئەبێ لە خزمەتی کەمینەی کەما بێ پارێزەری بەرژەوەندیەکانیان بن و خێری ئەم سەرزەویە بۆ ئەوان بێ. یعنی من وتم ئەسەن هەتا فەلسەفە باوەکانی سەدەی 20 هەر لە سەدەی 20 و سەدەی 19 لە خزمەتی ئەو پرۆژەیە لە خزمەتی ئەو پرۆژەیە کە ئینسانەکان ئامراز بن. بۆ نمونە فەلسەفەی مارکسی هیچ قەدر و بایەخێک بۆ تاکی مرۆڤدانانێ مرۆڤەکە بە ئامرازێک لە ئامرازەکانی بەرهەمێنان. دوای ئەوە لە ڕەتفعلی ئەم فەلسەفەیەدا فەلسەفەی وجودی دروست بوو. فەلسەفەی وجودی دروست بوو کاڵێ ئینسان جیاوازە ئامرازی بەرهەمهێنان نییە. بەڵام چی ئەم ئینسانە بێماهیەتە، وجودی هەیە بەزماهیەتی نییە، کەواتە ئەم ئینسانە بێ بە ئەوەی کەیفی لێ بیکە. یعنی ئەم فەلسەفەی مارکسی ئەیویست بە ڕوانگەیەکی فەلسەفی ئینسان بکە بە ئامێر و ئەو ئامێربوونەشی بەشێ بێ لە عەقیدە و بڕوا بیکردی بە ئایدۆلۆژیای لایەنە مادیەکە ئینسان. بەڵێ لەم لاوە لە ڕەتفعلی ئەولا ئەم ئینسانە بوو بە کەسێکی مەوجودێکی بێماهیەت کە خۆی ماهیەت با بەخۆی و ئەم کاتە خوزوع نەکا بۆ هیچ یاسایەک. یعنی ئەو دژی دین بوو فەلسەفەی مارکسی و دین دەستکردی بۆرجوا و تەبەقەکانی سەرەوەیە بۆ بەحساب کۆیلەکردنی مرۆڤ. بەس ئەو مارکسیەت خۆی ئینسانەکانی کرد بە ئامرازێک لە بەردەستی ماشینی مێژووە. لەم لاوە فەلسەفی وجودی لە ڕەدی ئەوەیە هات ئینسانەکانی کرد بە مەجموعەیەک تاکی لێک هەڵپرژاوی پیاچرژاوی ملکەج نەبوو بۆ هیچ یاسایەک. لە ڕەتفعلی وجودیەتیشا بوونیەوێت دروست بوو کە ئەڵێ ئینسان مەحکوم نییە بە هیچ، مەحکومە بە خیتاب، مەحکومە بەو وتارەی کە بۆی دائەڕێژرێ لەلایەن دەسەڵاتەوە. کەواتە خیتاب ئێمە چی بەو خەڵکە ئەڵێین؟ ئێمە تەشکیلی وەعی ئەو خەڵکەیەکەین. کەواتە وەع لە هەر سێ فەلسەفەکەیە مرۆڤ شکۆی نییە. مرۆڤ خاوەنی پێگە و پایە نییە. کەواتە بۆ گەڕانەوەی مرۆڤایەتی و شکۆی مرۆڤایەتیەوەیە ئینسانەکان بێن واز لەو فەلسەفە و بیر و بۆ چوونە دژ بە مرۆڤانە بێنن و ڕووکەنەوە نقطە عەتفێک لە تاریخی مرۆڤایەتیە. خاڵێکی وەرچەرخان دروستکەن لە بۆچوونی خۆیانە بەوەی کە تەمانەوەی کە ئەکرێ ڕێکخراوە خێرخوازیەکان ڕەتفعلی ڕۆحی زیندوی کۆمەلگایە لە مقابلی ئەو غەدرەی کە لە ئینسانەکرێ. بەڵێ دکتۆر، من ماوەی بەرنامەکەم تەواو بووە، هەوڵەیەم ئەم مەسەلەی بەخشین و ڕێکخراوە خێرخوازیەکان و پیشاندانی ئینسانەکان یاخود ئەو مەبدەئی کە لە ئیسلامە باز لە بەخشین ئەکا کە بۆ نمونە لای ڕاست ببەخشێ لای چەپ نەزانێ، یاخود ئەوەی کە ئێستا لە ناو خەڵکا باوە هەندێکی بە شتێکی چاولێکەری یاخود بیدعەیەکی باشەزان بۆی خەڵک فێری بەخشندەی بێ. ئەخەمە بەشی سێمی بەرنامەکە. سوپاس بۆ بەڕێزت لە بەشی دووەمی بەرنامەکە ئامادەبووی. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، بەم شێوەیەتمە کۆتایی بەشی دووەمی بەرنامەی مەودا تا بە یەکگەیشتنەوە لە بەشی سێمی بەرنامەکەمان و باسکردن لەم بابەتەوە درێژەدان بم باس و بابەتانە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک دەخوازم. سوپاس.